بزنە کێویەکان لە بێدەنگی شارەکان کێویان بەجێ هێشتووە و لە پیاسەی کۆڵانەکانی شار بوون. لە زۆربەی وڵاتان بەهۆی کەرەنتینەوە ئاسمان شینتر دەردەکەوێت و هەوایەکی پاک و ڕەنگی ئاوەکانیش ڕوونتر بوونەتەوە. ڕەنگە کۆرۆنا ڤایرۆس بکوژەکەی مرۆڤایەتی بۆ ژینگە باش بوو بێت. وێنەی مانگە دەستکردەکانیش هەر ئەوەمان پێدەڵێن. لە شەنەندۆ ڤالی سروشتە دڕفێنەکەی ویلایەتی ڤێرجینیا ئەهلی زانست لەو بارەیەوە ڕایان چۆنە. بەدڵنیاییەوە ڤایرۆسەکە کاریگەری لەسەر زۆر شت دروست کردووە. سیستەمی گواستنەوەی بە تەواوەتی سس کردووە. شوێنەکان داخراون کەس ناچێت بۆ سەرکار. ئەو دەرهاویشتانەی دەخرێنە ژینگەوە تا ڕادەیەکی زۆر کەم بوونەتەوە. دۆکمنت کراوە نەخشەی ئێستای چین و ئەمریکا و وڵاتانی دی کە کەرەنتینەن چەند پاک بوونەتەوە. داخستنی کارخانەکان، کەمبوونەوەی هاموشۆی ئۆتۆمۆبیل، ڕەونەقی گوڵی دار و درەخت گەشترە لە جاران. تەنانەت کەرەنتینەش نەیتوانیوە ڕێگر بێت لە هاتنە دەرەوەی خەڵک تا لەو سروشتە دڕفێنە چێژ ببینن. ئاخر دووەم ئۆکسیدی نایترۆجین کە دووکەڵی ئۆتۆمبیل و کارخانەکان دروستی دەکەن وەک دەڵێن کەم بۆتەوە. دووەم ئۆکسیدی نایترۆجین بەرپرسیارە لە هەڵکشان و زیادبوونی ڕێژەی ئۆزۆن. ئەو دووکەڵی کە لە هەوادا دەیبینیت هەواکەی پیس کردوین. ئێستا یەکێک لەو شتە دەگمەنانەی خەڵک دەیبینێت و هەستی پێدەکات هەوا پاک بۆتەوە. دەتوانن هەناسەیەکی تیادا بدەن. خەڵک دەڵێن هەوا پاک بۆتەوە کە دەکرێت بۆ هەمیشە هەروە بێت. کۆرۆنا ڤایرۆس ئێمەی مرۆڤی ترساندووە. بۆ هەموو قوربانیانەی ڕۆژانە بەجۆمان دەکەون. بەڵام مرۆڤیشی بە ئاگا هێناوەتەوە. ژینگەیەک بەر لە کۆرۆنا ڤایرۆس و ژینگەیەکی ئێستاش کە بەدڵی ژینگە پارێزانە. بەرپرسیارەتی خۆمانە لە هەموو کاتێکدا حکومەتەکان وەبیر بهێنینەوە لە هەم بەرگرتنەبەری ڕێوشوێنی پێویست بۆ بەرگرتن لە سەرپێچی ژینگە چاو نەپۆشن. بەڵکو کاتی ئەوەیە ئەو پاکبوونەوەیە بکەینە دەرفەتێک بۆ پاکردنەوەی چاوگەکانی وزە لە جیهاندا. ئەمەش زۆر گرانە. بیڵێم کە بە شێوەیەک هەوڵ بدرێت چاوجی ئابووریشمان گۆڕانکاری بەسەردا بێت. بەپێی راپۆرتە زانستیەکان ساڵانە زیاتر لە 7 ملیۆن مرۆڤ بەهۆی زۆربوونی دووەم ئۆکسیدی نایترۆجین لە هەوادا بە نەخۆشیە هەناویەکان لە ناوەچن. ئەم ڤایرۆسەش کۆتایی دێت. وەلێ پرسیارە گەورەکە ئەوەیە چۆن ژینگەکەمان بە پاشی بهێڵینەوە. کاتێک ئاوێکی پاکت دەبێت بۆ ژیان سەر لە نوێ دەبوژێتەوە. لە کاتێکدا هێشتا ژیان بە تەواوەتی نەمردووە. ئەگەر هیوایەکە بێت بۆ ژیان بگەڕێتەوە وەک باس کراوە دەگەڕێتەوە. بەڵام دوای نەمانی ڤایرۆسەکە ئایا ئەو دەرهاویشتانەی دەکرێنە ئاوەکانەوە دەوەستێنرێن؟ ئایا سیاسەتێک دادەنێن تا ژینگە بە پاشی بمێنێتەوە؟ ئایا دیزانی کەرەستەکان باشتر دەکەن؟ ئەمە ئەو پرسیارانەیە دەبێت خەڵک لە حکومەتەکانی خۆیانی بکەن. لەم بێدەنگیەی لە سروشدا خوڵقاوە گوێر لە دەنگی باو سەرمەستی مەلانە. شەوق و ڕەونەقی گوڵ و دار و درەختیش دەبینی. سروشتێ کە دەکرێ هەروە بێت. ئەوەی سیاسیەکان ساڵەهای ساڵە بۆیان نەکرا کەمێک دەست نەرمتر بن لەگەڵ ژینگەدا. ڤایرۆسێک بەبێ خواستی مرۆڤەکان کردی. ماوەتەوە دوای نەمانی ڤایرۆسی کۆرۆنا تۆی مرۆڤ بەخۆدا دەچیتەوە. ئەی دەبێ بەرنامەی وڵاتانی پیشەسازی کەمێک گۆڕانکاری بەسەردا بێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، شەنەندۆ ڤالی ویلایەتی ڤێرجینیا.